لە ماڵی ئێمە پیاوەکانمان زیاتر حەزیان لە یاپراق وەک لە ژنەکانیش. لەم فیستیڤاڵەیە دوو سینی گەورەیە پراخێدانەوە پیاوی کڕیا ژنەی کڕێ. وەڵا هەردووکیانەی کڕن. کامیان زۆرتر؟ هەردووکیان زیاتر ئافرەتە پیاویشەی کڕێ زۆریش هەردووکیان زۆرم بەس هەست دەکەم لەم فیستیڤاڵە ئافرەت زیاتر حەزی لێتی. کۆمنتێکم بینی و تێگەر شەڕم بێگە ژنەکە ماچەی هەبراخە پێچێتەوە. ئەرە وەڵا بە زوانیان لە ماڵی ئێمە پیاوەکانمان زیاتر حەزیان لە یاپراق وەک لە ژنەکانیش. وەڵا عەکسە لای ئەرە وەڵا. چی تایبەتە هەیە ئەمڕۆ؟ ئەمڕۆ یاپراقێکی گەڵامیەوی تایبەتمان هەیە. باشە. حەز دەکەم تێستێکی گەیت. ئەمە گەڵامیەوەکەی شوێیە؟ گەڵامیەوی کوردی خۆمانە. هیچ مەنتیقەیە؟ لە هەولێرەوە بۆم دێ. هەولێر؟ بەڵێ. بۆ؟ وەڵی لە سلێمانی تۆزە زەحمەتر دەستەکەوێت لە عەلوایان نییە لە باخێکا بۆم دێ لە هەولێرەوە. شار باشەڕە هەمێ ڕەزی ترەیە. نامدەنێ. نادەنێ؟ ناوەڵا. ئێستا بە وردە بەروەرزی سەرماچین. خواردنەکانە گۆڕن بە چی ئەکەن؟ لە وەرزی سەرمایە زیاتر کفتە و نۆکا و گەنمە کوتا و سەر و پێ و ئەوانە زیاتر خواستی زۆرتر لەسەرە. چی زۆری تایبەتە؟ یعنی بۆ منە لەو کاتەیە زۆرتر خواستی لەسەر ئەبێت. سەر و پێ. سەر و پێ؟ بەڵێ. سەر پێ نابێتێتەوە؟ وەڵا زۆریان حەز دێتی. نایپێچێتەوە خەڵک وا بزانێ ئێستا. یعنی چۆن نایپێت؟ حەزریە کڕن. بەڵێ. شتی سەیر چی بەسەر هاتووە ماوەیە؟ تەڵەبی سەیر چی بووە؟ وەڵی شتێکی وا بەسەر ناتوە و بیریشم نییە شتێکی سیر بێ. داوەتیان بە خواردنی تۆ کرد بێ بە مەنجەڵی خۆیان؟ لە مەنجەڵی خۆمانەوە هەر هیچیشیانەوە تۆ بێت بۆم پێشەوە کاتی خۆم بۆم ناردوون بۆی ئەکەنە سەر ئاگر کزیەکەن بە حساب خۆیان لێنەوە. جەدەسەکان گەشەف نابێ؟ نا مەگە مەنجەڵەکانیانەوە نی من نەبێ. ئەمە تازە بوو کە یا کەسی ئەوانەیە کە ساڵانێکە زەواجیان کردووە؟ وەڵا ساڵانێکشە هەیە زەواجی کردووە تازە بووکیشە. هەردووکیان هەیە. لەوتە کەشفە بێ. ئەرە وەڵا. ئەی وەکۆمانی ترکە هەیە ئەمە کفتەی چیەکە لێرەیە؟ ئەمە کفتەی سابونکەرانە بەس بە سوور کردومانە ئێمە. بە سوور کردوتانە؟ بەڵێ. ئەمە برنجەیە بڕوێشە؟ بڕوێشە. بۆ بڕوێش زیاتر بەکارێ لە دەرەوە؟ خواستی زۆرتری لەسەرەوە لەبەری برنجەکە لەناو ئاوەکەیە زۆرتر بمێنێتەوە ئەخورسێ شی ئەبێتەوە. ئێمە بۆیە بڕوێشکە بەکارین بۆی زۆرتر بمێنێتەوە. ئێمە خۆشترە. برنجەکە. برنجەکە خۆشترە؟ بەڵێ. کفتەی برنجەکە زۆر خۆشە لە چاو بڕوێشەکەیە یعنی خۆم وا حەزم لێتی. ئەمە بە دەستوری سلێمانیانەیە؟ بەڵێ هەمووی دەستوری سلێمانیە. تەنها یاپراقی گەڵامیەوەکەمان بە دەستوری کەرکووکیە هیچ تۆ زیاتر مزرە. بەڵێ بەڵێ. دەستەکانە خۆش یاخوا بەخێر بێت هەردوو چاوم بەسەقم.